زۆر جار منداڵمان هەیە کێشەی بیستنی بڵێن نابیست نییە کار نییە بەس بە بانکردنەک بە دوو بانکردن لەوانێت زیاتری پێویست بلەوەی کە جواب داتەوە کێشەی ئەو تەمبەڵیە لە بیستن چییە؟ بەڵێ بەنسبەت ئەوانە دەبینی زۆر جار لە زستانان و زیاتر ئەو حاڵەتە باوە لە بەرەوەی بە هۆکاری سەرمابوون کە واکە ئەو منداڵە ئاو لە پشت پەردەی گوێ خڕبێتەوە باش خڕبوونەوەی ئاو لە پشت پەردەی گوێ واکە ئەو ئێسکە وردەکانی ناوگوێی بە جوانی نەتوان حرەکە بکە واکە بیستنی کەم بێت نەک کاف بێ بەڵام بیستنی کەم بێتەوە بۆ نمونە ڕێژەی بیستنی تا سی لە سەد کەم بێتەوە ئەو سی لە سەدە واکە کە ئەو سی لە سەدە کە واکە ئەو منداڵە کەمتر ببیستیان کە تو بانگێکی زۆر جواب نادێتەوە ئەو حاڵەتە زۆربەی کات بە خۆی چاکە بێ ینی ئەمە عادەتەن لە منداڵانەی کە مەسەلەن قسە فێربوونە و هیچ کێشەی فێربوونیان نییە عادەتەن ئەمە پەلایان لێ ناکەین زۆربیان بە 3 مانگ چاکە من سەتانەوەتیان ئەو تەمان چارەسەری چارەسەری سەرەتایی لە بۆ کرێ مەسەن بە شێوەی دەرمانە بە شێوەی پەمپی لوت و ئەو شتانەیە چارەسەرە بێ سەتانەوەتیان بخۆی چاکە بنە و ئاوە دەڕوە بەڵام هەندێک جار هەیە پێویستەکە مەسەلەن نسبەیەکی کەم لەو نەخۆشانە پێویستەکە جۆرێک لە سەمام هەیە کە بە شێوەیەکی شتێکی زۆر گچکەی لە ناو پەردەی گوێدانرێ هەتاو ئاو وشک بێ ئەو ئاوە لێ ناگەڕێ ئاوەکە ببینێ ئاوەکەشیان بۆ سەحبەکەی ئەوە تەمان ئەوە بە نەشتەرگەریەکرێ بەڵام ئەوە لە هەموو منداڵە پێویستی بەو شتە نییە زۆربیان سەبووک باسمان کە سەتانەوەتیان بخۆی چاکە بێ بە پێی کات